جەنگە هەروەکو باست کردوە 1000 ڕۆژی تێپەڕاندووە، بەڵام کۆتایی نایە. دلیلی ئەوشی کە کۆتایی نایە ئەو هەلمەرجە زۆر تایبەتەیە کە دنیای سەرمایه‌داری پێی تێناوە. ئەو ئاڵوگۆڕە جیۆسیاسیانەی کە ڕوویان داوە، ئەو ئاڵوگۆڕە ئابووریانەی کە ڕوویان داوە، ئەو هەلمەرجەی کە هاتووتە پێشەوە، کە هێزی تازی هێناوەتە پێشەوە، منطقی تازی هێناوەتە پێشەوە، وای کردووە کە ئەو هێزانەی کە پێشووتر بۆ رووسیا لە دوای هەڵەشانەوەی سۆڤیەت، رووسیای اتحادی، ئەوەی کە پێڵن رووسیای اتحادی، چیتر لە قاوەکەی خۆیدان نەمێنێتەوە و بۆ بەشێ ڕازی نەبێ کە لە قارەی ئەوروپا و لە داریکردنی چارەنووسی دنیا و ڕەسمکردنەوەی هەلمەرجی دنیا هاتووتە پێشەوە. لەلایەکی ترەوە کەمپیرەر بە سەرۆکایەتی ئەمریکا کەوتۆتە بەرامبەر پرسیاری گەورە کە ناتوانێت قبوڵ بکە کام هەلمەرجە ئەم ئاڵوگۆڕانە وای کردووە کە چیتر نەتوانێت بۆ ئاسانیە نەتوانێت کە پۆلیسی و زەعامەتی خۆی سەرۆکایەتی خۆی بەسەر دنیادا بۆ شێوەی کە چەندین دەهەی پێشوو چەند دەهەی پێشوو دوای هەڵەشانەوەی سۆڤیەت و دنیای دووقوتبی و ئەوانە بە شێوەی جاران پیادە بکات. واتە دوو ئەو هێزانە هاتوونە پێش کە هیچیان یەکێکیان نایەوێت هەلمەرجی پێشووتر واڵێن کە بوویەتی جێگەڵمەکانەتێک کە لە دیاریکردنی چارەنووسی دنیادا بوویەتی لەدەست بدات، ئەوەی تریشیان ناڕازی نییە بۆ هەلمەرجێک کە لە دنیای پێشووترا بەتایبەت لە دوای هەڵەشانەوەی دنیای دووقوتبیە پێی بڕاوە. ئەمە لاشتە قەیرانێکی زۆر قوڵەکە سەرمایه‌داری پێی گەیشتووە. واتە هەلمەرجە خۆی ترسناکە ئەو بابەتانەی کە ئەو هەلمەرجە ئەو ئاڵوگۆڕانە هێناویەتە پێشەوە ترسناکە. سەرمایه‌داری ترامپی هێناوەتە پێشەوە، سەرمایه‌داری بایدن و دموکراتەکانی هێناوەتە پێشەوە کە بازرگانی شەڕن، یعنی سیاسەتیان دروستکردنی ناوچەکانی تەقینەوە، ناوچەکانی شەڕ، گێژاوە گەورەکان و گێژاوە گەورانەی کە هەزاران هەزار بەشەری تیا چوو، کۆمەڵگاکانی تیا لەبەریەک هەڵۆشاوەتەوە. بڵین ترامپی هێناوە ڕاستێکی هەمەجی و وای هێناوەتە سەرەوە لە ئەوروپا کە حساب بۆ هیچ ناکات، حساب حتا بۆ ئایندە بۆ چارەنووسی بۆ شەر بۆ سەلامەتی خودی مرۆڤایەتی لە حساباتیاندا نەماوە. خەریکن هەموو شتێک تاقی ئەکەنەوە وەکو یاری مناڵان، خەریکن چارەنووسی بەشەر دەگەنە بەردەم ئاستانەی هەلومەرجێکی وە کە هەرچی بێ هەرچی لە هەبیاندا تاقی دەکەنەوە. بۆیە ئەم پێکدا ئەم دنیاە لە بەردەم پێناسەکردنەوەیەکی دووبارەدایە، لە بەردەم ڕێکخستنەوەیکی دووبارەدایە. هێزانێک کە پێشووتر زەعامەت و سەرکردایەتی ئەو دنیایان بۆ خەریکە جێگە ڕێگە و مەکانەتی خۆیان لە اقتصاد و سیاسەتی سەرمایه‌داری لە ڕەسمکردنەوەی هاوسەنگی هەڵکێشەکان دنیا لەدەست لە وڵاتیشەوە هێزی گەورەتر هاتووتە ئەو هێزانەی تر کە پێشووتر خرابوونەتە بەڕادەی جۆرا زۆر خرابوونە کەنارەوە، هاتوونە سەرەوە، تەکنۆلۆژیا چۆتە بەردەستیان، مثلا سین هاتووتە سەرەوە، رووسیا مثلا دیعاهانەی کە پێشووتر نەیبوو ئێستا بە قووەتەوە هاتووتە پێش. ناتۆ پرسیاری گەوری لە بەردەمدایە. هەموو ئانەوا دەکە کە دنیا دەبێت ڕسم بکرێتەوە، ئەو ڕسمکردنەوە ئیلا دەبێت لە ڕێگەی تاو جێگایی کە دنیا لە دەستی ئەوەندایە، چارەنووسی ئەو کۆمەلگایە ئەو بەشەری لە دەستی ئەوەندایە، ئیلا دەبێت لە ڕێگەی پێکدادانێکی استراتیجی و دۆڕانێکی استراتیجی یەکێک لەو تەڕەفانە یەکلا ببێتەوە. ئەمە هەلمەرجە ترسناکەکەیە. بەڵام دۆناڵد ترامپ وتی هەر ئەگەر بووم بەسەر کۆمار لە ماوەی 24 کاتژمێرە کۆتایی بە جەنگی ئوکراینیا دەهێنم. ئەوە دۆناڵد ترامپ بوو بەسەر کۆمار، هەڵبەت لە مانگی یەکە ئەمە ڕەسمی دەبێتەوە. پێتان وایە کاتێک لە یەکەم ڕۆژدا پێم وایە بە 21 کانونی دووەمە، کاتێک کە دۆناڵد ترامپ دەبێتە سەر کۆمار بە ڕەسمی لە ئەمریکا و لە یەکەم ڕۆژە ئیتر ئەم جەنگە کۆتایی دێت؟ ڕاستێکی زۆر خەمناکەوەیە کە
طبقەی دەسەڵاتدار نخبەی دەسەڵاتداری ڕۆژئاوا بەڕاستی لە ڕاوەستانی شەڕ دەترسن. یەکێک لە بانگەشە زۆر جددی و گەورەکانی ترامپ مەسەلەی کۆتایی پێهێنانی شەڕ بوو، یان یەکێک لەو هۆکارانەی کە وای کرد ترامپ و کۆماریەکان بتوانن بەم حەجمە و بۆ زەخامەتە دموکراتەکان و سوکوورەکان ئەوانەی کە هەڵۆکانی ئەمریکا کە سمبول و نوێنەری بەڕێخستنی جەنگەکان و سنگساری جەنگە گەورەکانن بەم شێوەیە بتوانێت ڕایان بماڵێ هەرەوە بوو کاگەر ترامپ بێ ئەو سیاسەتە دەباتە پێشەوە کە زۆرتر ڕووی لە ڕێخستنەوەی هەلمەرجی ئابووری لە تەرتیبکردنەوەی پەیوەندیەکان ئەوانەدایە کە ئەمە بۆ خۆی بوو بە مایەی ڕعب و تۆقینێکی زۆر گەورە. تەسەووری بکە یەکێک لە مفارقە زۆر خەمناکەکانی تاریخ ئەوەیە نخبەی دەسەڵاتداری غەربی ڕۆژئاوای ئەمڕۆ لە ترسی ڕاگرتنی شەڕدا لەوە ترسی ئەم جەنگە ڕابوەستێ. ئەگەر ئەم جەنگە ڕابوەستێ مەسیریان بەکوێ دەگات، چارنووسیان بەکوێ دەگات. هەر بۆیە ترامپ و کۆماریەکان لە دوومان پێشەوەی کە مەسەرەن دەسەڵات تەسلیمی ڕاوسی ترامپکەن لەو دوومانگەی کەماویانە ئامادەن دنیا بگەیەنە لێواری ئەو تەقینەوەی کە ئێستا هەموو بەشەریەتی ڕوبەڕووی ئەو پرسیارە گەورە کردوێتەوە. ئایا ئەمە لەحزاتی ئاخیری ژیانی بەشەریەتە یاندانی کەم ئەو چرکە ساتانەیە کە بەشەر دەتوانێت حاڵەتێکی تری وەکو پێرشنایشتر ببینێ، مەسەلەن جەنگێکی وێران کەم کاولکەری تری وا گەورە ببینێت کە لانیکەم لە بەشێکی زۆری دنیا تەنانەت سەوزایی و ژیان بەمعنە هەرە مادی و هەرە تایبەتەکەی لەکەوێتە ژێر پرسیارەوە تا حەدە ئامادەن. مثلا تۆ سەیری کە لە ئەوروپانە ترسیە چەندێک جددیە ئەوەی کە ئێستا کە ئوکرانی ئەو وشەکانی بەکارهێنا کە لایەن ئەمریکا و پێی دراوە و هێرشی کردوێتە ناو رووسیا و بە درێژایی 100 کیلۆمەتر وە لە بەرامبەر وتراوە کە ئیتر رووسیاش دەستی ئاوڵەیە هێرش بکاتە سەر هەر بنکەیەکی ناتۆ و ئەمە بە مەترسی دەستپێکی جەنگی جیهانی سێم لێک دراوەتەوە کە ڕەنگە چەکی ئەتۆمیشی تێدا بەکاربهێنرێت. ئەم مەترسیە چەندێک جددیە؟ ئەو مەترسیە بەڕاستی جددیە لەبەر ئەوەی تۆ هەرکو ئێوەش ئاگادارن و بینەران و گوێگران ئێمەش ئاگادارن ئەوکاتی ئەم قیزن پێدانە ڕێگەی پێدانەی لێدانی کۆڵایی رووسی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین دکتۆرینی نەوەوی یان عەقیدەی نەوەوی وڵاتەکەی دەستکاری کرد کە بەپێی ئەوە اختیارات و ئیمکانی بەکارهێنانی یان ئەگەری بەکارهێنانی چەکی ئەتۆمی زۆر زیاتر زۆر فراوانتر کردوێتەوە، واتە زۆر کۆنکرێتتر بۆتەوە، یعنی احتیمالی بەکارهێنانی لەو حاڵەتە عمومی و گشتەی پێشووتردا نەماوە. ئەو بەندانەی کە دەستکاری کراوە بۆسەر ئەگەر وڵاتێک سەرن غەیرەنەوەوی بێت دەستێژی بکاتیان بە کۆمەکی وڵاتێکی نەوەوی تر ئاسایشی نەتەوەیی و سەلامەتی رووسیا مثلا دەستکاری کە بۆی هەیە دەتوانێت چەکی ئەتۆمی بەکار بێنێت. ئەمە معنای وایە ئەم حاڵەتە هەرچی دەڕواتە پێشەوە زیاتر دەڕواتە پێشەوە، ئەم جەنگی زیاتر گەورەتر دەبێتەوە. احتیمالی ئەوەی کە دنیا بگەێنێتە ئاقاری هەڵدێرە گەورەکە لە ئاقاری هەڵدێرە گەورەکەی نزیکتر و نزیکتر دەکاتەوە. هەر بۆیە ئێستا بەتابەتی ئەم چەند ڕۆژە ئەم شەڕ سەرن هەموو دنیا هەموو بەشەریەت دەستی لەسەر دڵیەتی نەفەسی لە سینەدا گیراوە چی ڕوو دەدات، چونکە ئەوەی کە تا ئێستا ئێمە بەدیمان بۆ نخبەی سیاسی ڕۆژئاوا بەڕاستی نخبەیەکی هەمەجیە حساب بۆ هیچ ناکات، کوێرانە کەوتۆتە ناو ئەو زەلکاوەی کە دروستیان کردووە، ئەو ئایدۆلۆژی و ئەو فەرهەنگ و عادەت و با بڵێن لوودبەرزیەی کە کەمپیخەرت لەسەر ڕاهاتووە وای کردووە، هەتا تەنانەت ئەو تەهدیداتانە بەجددی نەگرن کە رووسیا وڵاتێکی نەوەوی زۆر گەورەیە، عەقیدەی نەوەوی دەستکاری کردووە. من باسی خەریک و باسی ئەوەکەم لەم ئەوروپایە حیزبی سەوز هەیە کە بەتوندی
بەرگریەوە دەکات کە چەک و چەکی دوورمەودا بنێرن بۆ ئۆکرانیا، چونکە ئۆکرانیا خۆی جەنگەکە باڵی مەیدانی جەنگەکە خۆی ئۆکرانیا، ئەگەرنەوە ئۆکرانیا تەنها ئالەتێکی سەربازیە کە ناتۆ لە ڕێگایەوە شەڕی پەرەپێدانی نفوزی خۆی دەکات. بۆ معنایە ئەمە خەتەرەکەی، ینی ئەم هەلومەرجە خەتەرەکەی لەوەدایە کە بەکارە پاسۆیەکی نییە لە بەرامبەر ئەو ڕووداوانەی ئەو ئاوگەڕانەی کە ڕووی داوە چۆن دەتوانێت جێگە و ڕێگەی خۆی بپارێزێ. ئەلیتێکی سیاسی بە معنای کەلیمە بێ موبالات بەرامبەر بە ژیان، چارەنووسی بەشار، جان، مردن، کوشتن، مەسەن لەو ئەستە فراوانەیە مویەکیان مویەک لە لەشی ئەوانە ناجوورن. هەموو ئەوانە وا ئەکات کە بڵێن فعلا ئەو خطرە ئەو مەترسیانە گەورن و ئەو هێزانی کە لە بەرامبەری ڕاوەستاوی هەمووی هێزی نەوەوی گەورن. ئێستا هەروەکو باسم کرد بۆ پێم وایە هیچ دوو کەسێک نییە کە لەسەر ئەوە ناکۆچی هەبێت کە دنیا بەشەریەت ئێستا دەستی لەسەر دڵێتی ئەم چەند ڕۆژە چی ڕوو ئەنات. ئەگەر هەموو شتێک ئێستا پێی بەڕای پەیوەندی بۆیە ڕووسەکان چۆن معاملەی ئەم حاڵەتە ئەکەن، دان بۆ خۆیاندا دەگرن، ئەعسابی خۆیان کۆنتڕۆڵ دەکەن یان چیتر دەکەن، چونکە تەسعید بە تەسعید بەرزکردنەوەی ئاستی پێکدادانەکان بۆ ئاستێکی تر، ئەمە گەشتە ئەو جێگایە کە هەموو شتێکی لێ چاوەڕوان دەکرێت لە ڕاستیدا. بەس لێرەدا بە شەریەتی تەمەدنی جیهان دەکرێت ئومێد بەکەم بەرەو بەستێت، ئەمریکا و ڕۆژئاوا و ناتۆ یاخود ڕووسیا یان ڕێگەیەکی تر لە بەردەمی خەڵکی جەماوەری کرێکار و زەحمەتکێشی جیهاندا هەیە. لە ڕاستیدا بە هیچ بەشەریەت ناکرێت بە هیچ یەک لەو لایەنانەی کە ئێستا بەشەریەتیان ڕاپیچاوەتە ناو ئەم دڵە ڕاوچێ گەورەیە، ناو ئەم کوشتارە، ناو ئەم خوێن لە بەڕۆشن، ناو ئەم وێرانکاریە، بەشەریەت ناتوانێت بە هیچ کامێکیان خۆش بکات. بەڵام سەرکەوتنی غەرب لەم کەمپینەدا بڵین لەم کەمپینی شەڕ و ڕاکێشانی دنیاە بەرەو جەنگێکی ئاوا بەڕاستی مەترسی دارە. ڕاگرتنی جەنگ، بزوتنەوەی دژی جەنگ، خواستی کۆتایی پێهێنانی ئەم میلیتاریزمە هەڵسە پچڕاوە خواستێکی زۆر ڕەوا، زۆر مەشروعە و فەوری ترین خواستەکە. بەڕای من بەشەریەت دەبێ هەر بەشەرێک هەر ئینسانێکی شەریف هەرێزێکی ئازادی خواست، هەرێزێکی متمەدن لە هەنگری ژیان دەبێ بە جدی لە فکریدا بە چۆن دەتوانێت ئەم بەربەریەتە ڕابگرێت. ئەم بەربەریتەی کە لە ڕێگی ئەم جەنگەوە خەریکە بەشەریەت دەخاتە بەردەم هەڕەشەی لە ناوچوون، هەڕەشەی وێرانی، هەڕەشەی پاشە بەرەو پاشەوە گەڕانوێژی ترسناکی سیاسی و کۆمەڵاتی و معنەوی گەورە. بەشێک لە کاریگەری ئەم ناڕەزایەتی هەبوو باسم کرد لە حکومەتەکانی ئەمریکا کردی ئەوەی ترامپی هەنایە سەرەوە، بەشێک لەوەی کە مەسەلەن ترامپ ینی بۆ مەزیەت و کە لە شەقی خۆی توانی بەم ئاسە بتوانێت باڵی شەڕ لە ئەمریکا با بڵین ڕاماڵێت ئەم ئیدعای بوو کە گوایە دەتوانێت ئەم دەیەوێت کە ئەم شەڕە ڕابگرێت. هەر دوێنێ مەسەلەن حکومەتی شۆڵز لە ئەڵمانیا حاصل خەریک بوو لەبەرێک هەڵوەشێت هەر لەسەر ئەوەی کە چۆن دەبێت معاملەی ئەم حاڵەتن، یعنی وەزعێکیان دروست بۆ خۆشیان نازانین، قەیرانە خۆڵقێن، قەیرانی ئاوا خەتەرناک دەخۆڵقێن، ئەو سەرەکی نازانن چۆن لێی بێنە دەرەوە. يعني حتى منطق عقل عقلانيات، يعني اللي هو طبقية دەسەڵاتداری ئەمڕۆ تا حدی صفر ڕۆژوە. منطق مثلا چاواشەکاری، درۆکردن، مثلا گەورەکردنی شتی زۆر بچووک و بێمەعنا لە هەمان کاتدا بچووکردنی شتی زۆر گەورە خەتەرناک تا حدی صفر. ئەمە حاڵەتێکە بەشەریەت کەم بە خۆیەوە بینیوە و بەتایبەتی ڕۆژئاوا لە بەرامبەر پرسیاری زۆر گەورەدایە، نەمانی ڕۆژئاوا لە بەرامبەر پرسیاری زۆر گەورەدایە. بەڵام ئەلیتی سیاسی بەداخەوە ڕاستڕەوی دەسەڵاتداری ئەوروپا نخبەیەکی کەمیان نەبێت کە ئەوانش پێیان دەوترێت ڕاست، ئەگەرنا بەسەر و ملەوە حتا بینەقاقیان خەریکن کۆمەلگاکانی کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای متمەدنی غەربی خەنە
ناو چارەنووسێکی ئاواوە کە هیچ کەسێک ئاواتی بۆ ناخوازێ و هەروەکوتم ئێستا هەموو دنیا دەستی لەسەر دڵێتی هەر چەند ماوەیەک پێش ئێستا چەند سعاتێک پێش ئێستا تەحزیرات و ڕێنوێنی بڵاو کرایەوە مثلا لە سوید ڕێنوێنی بڵاوەکەنەوە کە لە حاڵەتی ڕوودانیشتیوە مثلا خەڵک چۆن خۆی بپارێزێ لە فینلەندا باسیوە کە مثلا خەڵک پێویستە و پارانە خەزم کات کە بە بێ ئەوەی پێویستیان بە گەرمکردنەوە یان بە تواندن هەبێ بتوانێت بیخوا ینی حاڵەتەکە بەم شێوەیە هیوادارم کە ئەمانە سەرنجام حاڵەتێک پەیدا بێت چوزانم منطقێک لەنێو ئەم تاریکستانە بێتە پێشەوە کە ستۆپێک بەوە بگرێت کەم بەشەریەتە تا ئاستی هەڵدێرە گەورەکە بەرن